وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم گرێبەستێکی چەند ساڵەی لەگەڵ سێ کۆمپانیا بۆ ساختکردنەوەی 500,000 تن لە گەنمی جوتیاران واژۆ کرد. لەو بارەیەوە وەزیری کشتوکاڵ ڕایگەیاند ئەم کۆمپانیانە هەڵدەستن با دروستکردنی سایلۆ و ئاش و کارگەی لە کیزنانی بەروبوومە خۆماڵیەکان بەوەش ساڵانە بڕی 500,000 تن گەنمی جوتیاران ساغ دەکاتەوە. جگەلەوەی هەلی کار بۆ بەشێکی زۆر لە دەرچوانی بەشی کشتوکاڵ دەستەبەر دەکات. ئەم پرۆژەیە و ناوەڕۆکی گرێبەستەکە چەندین قۆناغ و مەرجی گرنگی تێدایە کە هەم کەرتی گشتی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و وەزارەتە پەیوەندیدارەکانی ترن لەم گرێبەستەدا و هەم کەرتی تایبەت کە کۆمپانیاکانن لە ئاستی هەرێمی کوردستان سێ کۆمپانیا لە هەولێر سلێمانی دهۆک کڕینەوەی 500,000 تۆن گەنمی جوتیاران بەپێی ئەو جۆرەی کە شیاوی ئەو بەرهەمانە دەبێت کە لە کارگەکاندا بەرهەم دەهێنرێت کە ئەمەش لە ڕووی پراکتیکیەوە بە شێوازێک ئەنجام دەدرێ کە کۆمپانیاکان گرێبەست لەگەڵ جوتیارەکان ئەنجام دەدەن بەپێی جۆری باشی بنەتۆ وە کڕینەوەی بنەتۆیەکە دامەزراندنی سایلۆی تایبەتمەند ئاشی هاڕێنی گەنم بۆ دروستکردنی ئاردی سفر و پلەیەک و جۆرەکانی وەک ئاردی بۆر و سپی و کارگەکانی دروستکردنی ساوار و بڕوێش و گەنمەکوتا و پاستا و ماکەڕۆنە و هەموو دروستکراوەکانی تر کە دەتوانرێ لە گەنم بەرهەم بهێنرێت. ڕەخساندنی هەلیکار لە پرۆژەکەدا بۆ دەرچوانی کشتوکاڵی کە لە 60% دەستی کاری پرۆژەکە لە دەرچوانی کۆلێژ و پەیمانگا و ئامادەیەکانی کشتوکاڵی دەبن. هاوکات وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ دەڵێت ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەت بڕیاری لەسەردا و ژمارەیەک لە کۆمپانیای نیشتیمانی و ناوەخۆیی جێبەجێ دەکەن. بە خۆشحاڵیەوە لە ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەت پەسەند کرا و پاش ئەوەش لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بابەتەکە پەسەند کراوە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی تری کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دیراسەکردنی بابەتەکە. بە خۆشحاڵیەوە هەموو لایەک زۆر بە گرنگیەوە لەم بابەتیان ڕوانی وەکو پرۆژێکی استراتیژی نیشتیمانی بۆیە لە کۆتاییدا بە هەوڵی هەموو دڵسۆزان پرۆژەکە گەشتە کۆتایی لەگەڵ ژمارەیەک کۆمپانیای نیشتیمانی ناوخۆیی بۆ ئەوی کە پرۆژەکە جێبەجێ بکرێنکردی تایبەتەوە و پرۆژەکە لە ساڵی 2020 بۆ 2021 چێتە بواری جێبەجێکردنەوە تەکڕینی گەنمی جوتیاران لە ساڵی 2021. پرۆژەیە بۆ ماوەی 20 ساڵە بەڵام بێگومان ساڵانە بە نرخی کڕینەوەی گەنمدا وەزارەتی کشتوکاڵ دەچێتەوە بە شێوازێکی وا کە جوتیاران سوودمەند بن و بەرژەوەندی جوتیاران لە بەرچاو بگیرێ و زیاتر هاان بدرێن بۆ ڕووکردنە کەرتی کشتوکاڵ و بە تایبەتی چاندنی دانەوێڵەی گەنم. بڕی ئەو گەنمەی بڕیارە کۆمپانیاکان ساغی بکەنەوە بەسەر شارەکانی هەرێمی کوردستاندا دابەش کراوە. هەولێر بڕی 200,000 تن و شارەکانی سلێمانی و دهۆک بڕی 150,000 تن لە گەنمی جوتیاران وەردەگیرێت. بەپێی ڕێککەوتنەکە ئەو کۆمپانیانەی گەر توانای کارکردنیان زیاتر بوو بۆ کارکردن لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق ڕێگە پێدراون وەزارەتی کشتوکاڵ پشتگیریان دەکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ئەولێر.